فەلسەفەی پێکهێنانی حکوومەتەکان دەستەبەرکردنی یاسایشی کۆمەڵایەتی و ئیدارە و پاراستنی وڵات و گەشەیابووری و دابەشکردنەوەی دادگەرانی داهاتەکان و ڕێکخستنی هەمەلایەنی ژیان و ژینگەی کۆمەڵایەتیە. خزمەتگوزاری لە کارە سەرەکیەکانی حکوومەتە و بەبێ ئەوە شەرعیەت لەدەست دەدات. کاچی حکوومەت و سیستەمە دیکتاتۆر و تاگڕەوەکان هەر خزمەتگوزاریەک دەبەستنەوە بە کارێزمەی سەرکردە و دەیکەنە منەت بە سەر هاوڵاتیانەوە. عێراقی دوای 2003 کە ساڵانە دەیان ملیار دۆلار بودجەیەتی، بەڵام پرۆژە خزمەتگوزارەکانی لە حاڵەتێکی زۆر خراپدان. تەنانەت پرۆژە خزمەتگوزارەکانی ڕابردووش بەهۆی کۆنبوونی بینا و ژێرخانی زانستیانەوە وەڵام دەرەوەی ئەم قۆناغەی وڵات نین. پرۆژەکانی ئێستاش یا ئەفسانن یاخود لە حاڵەتێکی زۆر خراپدان. ئەگەر کارتی کارەبا بە نمونە وەربگرین لە دوای خەرجکرانی نزیکەی 100 ملیار دۆلار، ئێستا عێراق لە ڕیزی وڵاتە دواکەوتەکانی ئەو بوارەوەیە. سووتانی چەندین نەخۆشخانە و سەدان نەخۆش تیاندا نیشانێکی تری کارەساتباری وڵاتە. کارتی پەروەردە و فێرکردن و خوێندنی باڵاش لە حاڵەتێکی زۆر دواکەوتودان و لە هەندێک شوێندا بە تەواوی داڕووخاون. لە سەروی هەموو ئەو حاڵەتەشەوە ئەوە نزیکەی 2 دەیە کە عێراق نوقمی جەنگی تایفی و تێکچوونی یاسایشی کۆمەڵایەتی بووە و ئاسۆیەک بۆ چاکبوونی ئەو حاڵەتە کوشندەیە نابینرێت. عێراقی قوڵایی مێژوو بە وڵاتی نێواند و ڕووبارەکە بەناوبانگە کە کشتتوکاڵ بڕبڕی پشتی ژیان و بژێوی خەڵکەکەی بووە. بەهۆی زۆری باخ و بێسان و سەوزاییەوە لە دوورەوە بە زەوی باش ناسراوە. بەڵام لەماوەی داگیرکاری ئەمریکا و دوای ئەویش کەرتی کشتتوکاڵ نەک هەر پشتگوێ خرا، بەڵکو ئەوەش مابوویەوە زۆربەی کەوتە بەرهێرش و سووتاندن کە ئەم وڵاتەی کردە بازاڕی ساختکردنەوەی سەوزە و میوەی وڵاتانی دراوسێ. بەوەش وڵاتەکەی بردە قۆناغی یەک داهاتی ئابووریەوە کە تەنیا پشتی بەداهاتی نەوت بەسو و لە کاتی دابەزینی نرخیدا وڵات کەوتە لێواری مایەپوچی داراییەوە. لەم ڕوانگەیەوە بەرنامەی لیسی کۆمەڵی دادگەری کوردستان لە تەوەری کارکردن بۆ خۆشگوزارانیدا ئاماژەی بە چەندین خاڵی گرنگ داوە، لەوانە فرەچەشنکردنی سەرچاوەکانی ئابووری بۆ ئەوەی جگە لە نەوت کشتتوکاڵ و پیشەسازی و بازرگانیش بگرێتەوە. ئەگەر ئەوە ڕوو بدات، گوزارانی کەم دەرامەتەکان لە ڕێگەی هاوکاری میری و پەرەپێتانی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی و بۆنیادنانی نیشتەجێکردن بۆ هەژاران دەستەبەر دەبێت. بنەمای کاری لیستی کۆمەڵە کە دادگەری کۆمەڵایەتی بە چاکردنی گوزارانی خاوەن پێداویستە تایبەتەکان و خانەنشینان و بێبەش و بێسەرپەرشتان دەستەبەر بکرێت، لەگەڵ پشتگیریکردن و کارکردن بۆ دەرچواندنی ئەو یاسایانەی کە ڕاهەندی نیشتیمانیان هەیە و کاریگەریشیان لەسەر هەرێمی کوردستان هەیە. پێویستە ڕێگری بکرێت لە قۆڕخکاری بازار و ڕێخستنی کێبەڕکی ئازاد و دەرهێنانیان لە دەستی حیزب. زەمینە خۆش بکرێت بۆ هاندانی و بەرهێنانی دەرەکی لە بوارەکانی ژێرخانی ئابووری و کشتتوکاڵ و پیشەسازیە خۆماڵیەکان. لەگەڵ پاراستنی ژینگەی عێراق لە هەمووانش گرنگتر کارکردن بۆ لادانی سوود لە مامەڵە بانکیەکان و ئەو قەرزانی بە هاوڵاتیان دەدرێت. ئەوەش تا ڕادەیەکی باش هەلی کار دەڕەخسێنێ و بورژانەوەی ئابووری لێ دەکەوێتەوە. ئەمانەش بە نوێنەری ڕاستەقینە دەکرێن. ڕابردوو ئەزمموی هەمووانی نیشانداوە.